دڵت تەنگ بوو کە دڵت شکێندرا کە خۆت بە مەغدور زانی کە دڵت ناڕەحەتە مشکیلەیەکت هەبوو بە تەنیا دامەنیشە هەر وەختی هەستت کرد لە ماڵەوە دڵت تەنگە کەسێک لە ماڵەکە تا تووشی نەخۆشی دەرونی بووە بە تەنیا دایمەنیشێنە لە ماڵی ئامۆژگاری مەکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندە دڵی تەنگ بوو پێغەمبەری خوا گەشتی پێکرد گەشتێکی درێژی پێکرد بەڵام ئەو شوێنەی کە بۆی دەچی زۆر گرنگە ئاگات لێبێ مەچۆ شوێنێک لە چاڵێک هاتوویە دەرەوە بکەوێ چاڵێکی ترەوە لە خەمێک ڕزگارت بووە بکەوێ خەمێکی ترەوە گەشتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم چی بوو من المسجد إلى المسجد کاکەوەرە بۆ مزگەوت والله خطبەی جومعە ئەگە خوا ڕەحممان پێ بکە ئەبێ وتارێک بێ دڵنەوایی بێ دڵخۆشکەر بێ ئومێد بەخش بێ کە خۆشەویستم کە مەراقێکت هەبوو وەرە بۆ مزگەوت والله ئەم ئیماندارانە کە بەس لەبەر خوا یەکترمان خۆش دەوێ بڕواتان هەبێ من وەکو خۆم و ئێوەش ئەوەی پێویستی ئەم دنیای بێ ئێمەی بەیەکەوە لێرە کۆ نەکردوێتەوە بەو خوایە بەس ئەم وتاری جومعە و مزگەوتە ماوە کە هەرچی مەسڵەحەتە لەم سەر زەویەدا کۆمان ناکاتەوە ئەم خەڵکە لەبەر خوا تویان خۆش دەوێت تۆ خەڵکت خۆش دەوێت بەو خوایە کە دەچیتە دەرەوە ئەم دوعا خێرانە دەبیستی چەند فرمێسکێک لەبەر خوا بە چاوت تا دێتە خوارێ ئەوەی مەراقە نادمێنێ وەرە ئاوا ڕووکە مزگەوت بەڵام کاکی شیرینم بمبورە بەخوا تۆ بچی بۆ نادی عەرەق بخۆیتەوە بچی موادی هۆش بەر بچێشی بەنج ببی بەخوا بڕۆی بۆ گەعدە و گۆرانی وەڵڵی کە هاتیەوە مەراقەکەت زیاتر دەکات بزان ئەو شوێنەی ڕووی تێ دەکەی بۆ خەم ڕەواندن کوێیە